تا دێت دەنگی ناڕەزایی لە سنووری گەرمیان زیاتر دەبێت و داواکاری هاوڵاتیانیش بەرزتر دەبێتەوە. لە ئێستادا خۆپیشاندەران لە پاڵ داواکردنی مافا سەرەتاییەکانیان داوای هەڵوەشاندنەوە و دەست لە کارکێشانەوەی ئەم کابینەی حکوومەتی هەرێم دەکەن و دەڵێن ڕۆژ دوای ڕۆژ بار و گوزەرانی هاوڵاتیان سەختتر دەبێت. بۆیە چیتر بەرگەی نەعەدالەتی و گەندەڵی و شکستەکانی ئەم کابینەیە ناگرن. ئێمە هیچ هۆکارێکمان بەدەستەوە نەماتە خۆپیشاندنی لەسەر نەکەین، هەموو هۆکارێکمان بەدەستەوە برسین کەرامەتمان نەماوە، هەموو شتێکیان پێمان کردووە. یعنی ئێمە ئەبێت بۆ هەر مافێکی سەرەتاییش بێ هەموو تاکێک بێتە سەر جادە داوای مافی خۆی بکات، دش بە هەر لایەنێ بێت، دش بە هەر یعنی هەر کەسێک بەدەسەڵاتی خۆی زانێ بێ داوای لێ بکات. من وەکو موچەخۆر هاتووم سەر شەقام بۆی داگوگل لە مافی ڕەوای گەلەکەمان بە تایبەتی موچەخۆران ئێمە ڕازی نابین لە 100 ببرێت، ئەوە بۆتە تاپۆ لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئێمە بۆ کارهێوەتە سەر باسیەکە نامۆستان و کارگەوتن بەردەوام بێت لە ڕۆژانە لەسەر شەقام بین هەر جارێک و لە دائیرێک و یان لە شوێنێکی سەر حساسیت ئینشاءڵڵا ئەو شوێنەدانیش مزاهرە بکەین ئینشاءڵڵا. لێبڕین و پاشەکەوت و پێنەدانی موچە لە کاتی خۆیدا و وەستانی پرۆژە و بەشێکی زۆر لە خزمەتگوزاریەکان و چاک نەکردنی سێکتەری تەندروستی و پشتگوێ خستنی نەخۆشخانە حکوومیەکان و گرانکردنی زۆربەی خزمەتگوزاریە حکوومیەکان و زیادکردنی باج و ڕسومات بەشێکن لە هۆکاری خۆپیشاندانەکانی هاوڵاتیان. ئێمە وەک فەرمانبەران وەک مامۆسایان وەک هەموو چین و توێژەکان هاتوینەتە سەر جادە لە پێناو ئەوەی کە ئەم دەسەڵاتە یعنی تەنها موچە نییە، هەموو ژیانی میلەتی تەواو قۆڕخ کردووە لە هەموو بواریەکە. بۆیە پێویستە داواکاری لێرەوە هەموو کەسێکی ناڕازی بێتە سەر شەقام و بەسە ئیتر ناڕزایەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە بەرخۆیەوە بۆڵی بێ بەکردار بێتە سەر جادە و داوای مافی خۆی بکە. ئەمڕۆ هاتوین بۆ خۆپیشاندان ناڕزایەتی خۆمان دەرەبڕین بەرامبەر ئەم دەسەڵاتە کە موچە ئەبڕێت زمانمان نەبڕێت نایلێ قسە بکەین. باشە ئەمە مانگ هەشتە تاکو ئیسا دوو موچە هاتووە، معقول نییە تو لە 120 ببڕی. موچەگەش هاتیەوە تەواوی هاتێ لە بەغاوە. یەکەم جار لەسەر ئەوەی کە تاکو ئیسا مانگ هەشتا ئێمە دوو موچەمان وەرگردیە، بەغا پارەکە ئەنێرێ ئەمان دابەشی ناکەن کە ئیسەش ئەم بڕیاریانە دەرکردیە لەسەر ئەوەی لە 120 ببڕێ بۆ من مانگ هەشتا تا ئیسە دوو موچە وەرگردیە. یعنی دوو موچەگە بەش چی بکاتن و هەشت مانگ بیخۆی. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا بەدەست چەندین کێشەی کەڵەکەبووی ئەم کابینەیە و کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمەوە دەناڵێنن. لەلایەن حکوومەتیشەوە هیچ هەوڵێکی جدی بەدی ناکرێت بە ئاراستەی چاکسازی و بڕیارەکان تەنیا لەسەر کاغەزن. ژیان و گوزەرانی هاوڵاتیانیش تا دێت ڕوو لە سەختی و نائومێدی دەکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.